مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. ئەرزەکە لەژێر پێما دەگەڕایەوە، گێژاوی کابوسێکی ترسناک خەریب و قوتی دەدام. سرم پڕبوو لە هاڕ و هاژە و ڕووناکی، هەستم بە لەزەتێکی زۆر دەکرد، لەزەتم لە شتی خۆم دەبینی. تەواو گۆڕابووم، ئیدی خۆم نەبووم، بووم با کەسێکی دی. بەڵێ حەق بە سوزان بوو، دەبووە ئەو کتێبەم چاپ و بڵاو بکردباوە، دەبوو درێژە بە پیشەکەم بدەم، بابەتی کە بە شێوەیەکی زۆر باش دەستم پێکردبوو، دەبووە خۆم لەسەروی گەرداروی پەشیمانی و ویژدانەوە دابنێم. خۆ ئەگەر گەورە پیاوان لا گوناح و تاوان سڵیان کردباوە، ئیدی کەڵە پیاوان لە دنیادا نەدەبوون. هەموو گەورە پیاوان لا گوناح و تاوانەوە دەستیان پێکردووە، پاشان کە لە کارەکانیاندا سەرکەوتنیان بەدەستێناوە، ئیدی خەڵکی لێیان خۆش بووە. سەرکەوتن شفاعەتم بۆ دەکا، لە بەردەم خۆما شەفاعەتم بۆ دەکا. خۆ سەرکەوتن لە ئێستاشدا بۆ تەمایی بەخشینم، من بەخشراوم. ئەدی تەکبیری نیکەڵ چییە؟ چەند کەر بووم، دەمویست بایەخ بە ژنێکی خەیات بدەم لە حاڵێکە ئایندەی خۆم لە مەترسیدا بوو. ناوی من باپیتی درشت لەسەر بەرگی کتێبان و لا ڕۆژنامان و لەسەر تابلۆی بانگەشە و ئاگاداریان ئارەزوویەکی وای لە ناخما بێدار کردبەوە، حەزم دەکرد بە هەر نرخێک بووە ببمە مایی ئافرین و ستایش، لە زگ بوو لا غرور و شازیدا لە هۆشخۆ بچم. چاوم نوقان، دڵم بە توندی کەوتە لێدان، خەریک بوو لا گەرومەوە بێتە دەرێ. سوزان وتی دەڵێی چی؟ لە بن لێوانەوە وتم قبول دەکەم، قایلم. سوزان خۆی قیت کردەوە، پرشنگی سەرکەوتن لە چاوانی ببووە، گوتی دەمزانی. پاشان بە ئەسپایی لە ژوورەکەەوە دەرکەوت، با بەستەیەک نامەوە گەڕایەوە، بەستەیەکی گەورە بوو، با پەتێکی ئەستور بەسرا بوو. بەستەکەی خستە سەر ئەژنۆم و وتی ئەمەش نامەکان. بەسەر ئەو کۆمەڵە کاغەزەدا کە زرد هەڵگەڕا بوو دانەویمەوە و بە دوو دەستی لەرزۆکەوە کەوتمە هەڵسەنگاندنیان و لە بن لێوانەوە وتم بەڵێ کتێبێکی جوانی لێ دەردەچێ. لا هەمان کاتدا هەستم باکەمی و بە سەرکەوتن دەکرد. هێڵنجێکی چاڵدەمی پڕ کردم، با ترس و شەرمەوە پەتەکەم داماڵی. چەند نامەیە کەوتنە سەر فەرشەکە، کاغەزی شین و زەرد و قاوەیی بوون، بە هەمان خەت نووسرا بوون. خەتی ئەو پیاوە مردووە، نامەکانی ئەو پیاوە مردووەم بە دەنگێکی نەوی خوێندەوە. سوزان ئازیزەکەم، نیگەرانێکی شوم هەناسەی سوار کردم. گالار ئەموشانی لە ساتێکی تەژی و سەرڕێژ لە عەشق و دڵنیاییدا نووسی بوو. من بەدەستە زەلام و ناقۆڵا و لەرزۆکەکانی خۆم کە لە دەستی دز دەچوون ئەو وشە مبارەکانم دەستکاری دەکرد، دەم لەوتاندن. دوایەمین بەریبیری ئەوم دەدزی، ئازیزترین گەنجینەی سۆزی پەنهانی ئەوم تاڵان دەکرد. هیچم بۆی نەدەهێشتەوە، گسکم لێدەدا. بەڵام سوزان کە بۆ مایی هەموو ئەم ئێعترافانە خوێن سارد و بێموبالات ڕاوەستا بوو، تەماشای ئەم دوا دزیەی دەکرد. دووبارە ترز وەکو پەردەیەک لە پشتمەوە کرایەوە. دووبارە هەستم بە قورسایی عەزابی ئەو دنیا لەسەر شانم کرد. سرم لە قاند و وتم سوزان، بۆچی تەماحم دەخەیە بەر؟ بۆ هانم دەدەی؟ بۆچی بۆ تاوانێکی تازەم هان دەدەیت؟ چونکە دەمەوێ لای خۆمت گل بدەمەوە، یانی خۆشت دەوێم. سوزان بەدەم زەیەکەوتی لەوەیە. باشە، وێڕای هەموو ئەو کارانەی کە کردو من، وێڕای هەموو ئەو کارانەی کە ناچارت کردم بیانکەم، لێم بێزار نیت؟ خێزت لێم نایەتەوە؟ نازانم. ئەدی ئەو بیر لەوە ناکەیەوە بەم کارانەمان ڕۆحی عەزاب بدەین؟ سوزان کەوتە لەرزین، چاوەکانی ئەبڵاق بوون. وتی باسی ئەو مەکە، تۆ بۆیە دەت بغزاندم، چونکە لەو دوایانەدا سیما و ڕوخساری ئەوم وەرگرت بوو، چونکە حاڵەت و ڕەفتاری ئەوم دزی بوو. نەدەویست من ببینی، چونکەوا هەستت دەکرد کاریکاتۆری گالارت لە بەردەم خۆتدا دەبینی، بۆیە منت دەردەکرد، چونکە من تاپۆیەکی زیندوی ئەو بووم، ئەوم بیردێنایتەوە. بەڵام ئێستا
شانەکانی ڕاجفرین سەری لە تاریکەکەدا دانەوان دەبوو، بەڵام من دەنگی هێناسیم دەژنەوت و کا بە زەحمەت دەهات و دەچوو. وتی ئێستا پێم وایە ناتوانم دەستبردارت بم ڕێک لەبەر ئەوەی ئەوم بیر دەخەیتەوە. تۆ بڵێ بەبێ ئەوەی بەخۆم زانی بێ خۆشم ویست بێ، تۆ بڵێ لەبەر ئەوە ناچارم کردبیت کتێبەکەی ئەو بە ناوی خۆتەوە چاپ و بڵاو بکەیتەوە تاوا هەز بکەم ئەو زیندوو هێشتا لەگەڵمدایە. نازانم پێدەچێ شێت بوو بم، بەڵام ئەم بیرۆکەیە لە ماوەی جوودایی ئێمەدا بەرۆکی گرتم و ئیدی ناتوانم لە مێشکی خۆمی دەربکەم. بە زەحمەت گوێم لە قسەکانی دەبوو وامێنا دەکرد لەگەڵ خۆیدا دەجوێ لەسەری ڕۆی. بەڵێ مەسەلەکە ڕێک وایە، من نەمدەزانی کە خۆشم دەوێ، نەمدەزانی پیاوێکی ئەوەندە مەزنە، تەنانەت لە کاتی مردنەکەشیا نەمزانی بەڕۆیشتنی ئەو چ شتێک لەدەست دەدەم. سەرکەوتنی کتێبەکەی ئەو یان کتێبەکەی تۆ بەرەبەر چاوڕوونی پێبەخشیم، هەمووان ستایشی تۆیان دەکرد و منیش بە دزیەوە بۆ لای ئەو دەگەڕامەوە و هەموو ئەو ئافرین و ستایشانم بەسەر ئەودا هەڵدەدا. تۆ زیاتر شۆرەتت پەیدا دەکرد، ئەو لای من گەورەتر دەبوو، کەس جێگەی پڕ نەدەکردەوە، دەبوو بە مەعبودم خۆشەویستتر دەبوو. خودایە چەند سووم لە بێدادیە، خودایە چەند سووم لەم بێدادیە خوارد، چەند گریام، چەند بەغێلیم بە شانس و یەغباڵی تۆ دەبرد، چەند ڕقم لێت بوو. سوزان وازم لێ بێنە با هەموو شتێک بڵێم. بەڵێ لە تۆ بێزار و وەڕز بووم، ڕقم لێت ببوو، ئێستا دەمەوێت لەلام بمێنیتەوە، چونکە تۆ وێڕای هەموو شتێک بەوە پەیوەستی و تا ڕادەیەک خودی ئەوی تۆ لێرەی لە نزیکی من نامەکانی ئەوت بەدەستەوە گرتووە، کارەکەت گەیاندۆتە ئەوەی وەکو ئەو جلی ڕەش لەبەر دەکەی و وەکو ئەو قۆڵەنیا و بۆنی ئاوی سمڵ و مێخەک بەکار دەبیت و دەنگت هەرچەندە ئەمە گەوجانەیە، بەڵام هەندێک جار بیرم دەچێت کە تۆ هاونشین و هاودەمی منیت، دەمەوێت بانگت بکەم جۆرج. ئەمە اعترافەی سوزان هەناسەی تەنکردم بە پەستیەوە پرسییم ئاگاد لێ قسەکانت چەند ڕق و ناخۆشن؟ ناڵەیەکی کردووتی جاگ ئازارم مندا، من کەسێکی زۆر کڵۆڵ و نەکبەتم. ئەم جاریان ڕازگۆ بوو، ئەم جاریان تا سەرمۆخ تا قوڵایی ناخ خۆی بۆ من ئاشکرا دەکرد. گومانم لەوە نەبوو بە کردەگی دنیام جەڕباند بوو. بەڵێ هەنووکە هەموو شتێک ڕوون و ئاشکرا بوو. من بۆ سۆزان و بەلای سۆزانەوە تەنیا بوو کەڵەیەک بووم بە شێوەی گالار، تەنیا ئەوزارێک بووم بۆ بیرهێنانەوەی ئەو. جا لەبری ئەو نامانەی کە پەیدا بووم داوای لێ دەکردم ئۆڕۆڵە بدینم، دڵم پڕ بوو لە عیب و شوورەی لە ڕقوکینە و هاوارم کرد. دەتەوێت بەم نامانە بمکڕی و دەمکوتم بکەی؟ دەتەوێت دەرفەتی سەرکەوتنێکی تازەم بدەیتێ و نیازت وایە لەبری ئەوە بکەومە لیۆبۆکبازی؟ دانوستانم لەگەڵ دەکەی وایە؟ ها وەڵام بدەوە، دەی وەڵام بدەوە. تۆند مەچەکی دەستیم گرتبوو، زۆر بەداماوی وتی نازانم جاگ، من بیرم لەم شتانە نەکردوتەوە، دەمەوێت تۆ لەگەڵ ما بمێنیتەوە، هەر ئەوەندە و بەس. من پێویستم بە تۆیە. پێویستت بە منە یان بەوە؟ بە تۆ بەو چه فەرقێ دەکا؟ قژەکەی بەسەر دەم و چاویا ڕژابوو، هەموو بەدەنی لە دەستی مندا جگە لە جستەیەکی خاو، جگە لە کۆمەکە گۆشتی بێماسوولکە دەمار، جگە لە جستەیەکی بێگیان هیچی دینەبوو. پاڵێکی توندم پێوەنا لە خۆمم دوورخستەوە، بە منگە گوتی جاگ لەلام دەمێنیتەوە؟ جاگ وتم بەڵێ دەمێنمەوە. بە مەلوولیەوە بزەیەکی ساردی کرد، سپیاوەکەی دەموچاوی پەڵەپەڵە تەڕ ببوو، ماتیکەکەی دەوری لێوی تەواو ببوو، بە دەم و لێوی هات بۆ خوارەوە، لە کچۆڵەیەکی داماوی کوتەک خواردوو دەچوو، پیس بۆ ناخۆش حەیوانی و نەفرەت ئەنگێز ببوو. چەند بەزەی و سۆزی دەبزواندم، ئەوەندەش بێزاری دەکردم و داوی گۆرەویە نایلۆنەکەی دەرهات بوو. نوکی قامکی تەڕ کرد و لە پێی کرد. بزەیەکی سار کەوتە سەر لێوی وتی جاک چۆن سوپاست بکەم، چۆن چاکەت بدەمەوە؟ بەوەی بۆ ماوەی 1 ساعت بە تەنیا لەم ژوورە بەجێمبێڵی. دەتەوێت چی بکەی؟ دەمەوێت بیر بکەمەوە. مۆڕەیەکی توندی لێکردم و تەنانەت با قامک هەڕەشەی لێکردم. ئیدی نەم دەتوانی بەبێ نەفرەت و بێزاری تەماشای بکەم. گوتم بڕۆ. ئەنجام ژوورەکەی بەجێهێشت. سوزان وە دەرکەوت. ئێستا من بە تەنیا لا بەرامبەر ئەم مێزەدا وەستاوم.